ئێران یەکێک لە باسەکانە لە سەردانەکەی پۆمپیۆدا بۆ ڕووسیا. بردنەوەی ئیمامۆغلو ڕەوشی ڕامیاری تورکیای هەژاند. کۆمەڵگای کوردی لە بۆن هەرچەند دوورە بەڵام هێشتا دڵی لە ئەفرینە. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. جێ ئالیە من vejî سلاڤورێز ئەم ji ئەمریکادا dest pê bikin. Îran di ecindeya Wezîrê Derveyê Amerîka Mike Pompeo'ya dema kombûna wî ya li gel serokê Rûsya Vladimir Putin û Wezîrê Derva Sergey Lavrov li Soçî. Kombûna Soçî ya îroj sêşemê tê piştî ku Pompeo li gel hevkarên xwe yên Ewropî behsa gef û metirsiyên dawiyên Îranê kir. Berpirsa siyaseta derve ya Yekîtiya Ewropî Federica Mogherini got wezîrên derveyên Ewropî ji Pompeo re xemên xwe yên sereke derbirîn li dor parastina aştiyê û rêkeftina navûkiya li gel Îranê. Hişdariyên Ewropî yên li dor bilindbûna girjiyan tê di demekê de ku Amerîka gemiyên xwe yên şer şandina Rojhilata Navîn ji bo berpirsivdana her êrişeke Îranê. چاوەڕێ دەکرێت لە ماوەی ئەم هەفتەدا مشتومڕێکی زۆرتر لە نیوان دیموکراتەکان لە واشنگتن ڕووبدات کە بە دوای زانیاریەکی زۆرتردان سەبارەت بە لێکۆڵێنەوەکانی رووسیا بەڵام بەڕێوەبەرەتی ترامپ بە پەرۆشن لە هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ و بەرەو پێشچوون. بەلای سەرۆک ترامپەوە لێکۆڵینەوەکانی پەیوەست بە رووسیا بوونەتە ڕابردوو. هیچ پیلانی ژێربەژێر و ڕێگریکردن نەبووە. 2 ساڵ هەوڵی ناوزراندنیاندا. دیموکراتەکان لە دژی ئەم قسانن. ئەوەی دەمانەوێت ئەوەیە کە بگەینە ڕاستیەکان و گەرەکمانە بە شێوەیەک بیکەین کە کەمترین ئاستی دابەشبوونی لە وڵاتدا لێ بکەوێتەوە و ئەو پەڕی بە ئاکام بێت. دیموکراتەکانی خانەی نوێنەران داوای راپۆرتە نەقرتێنراوەکەی مولەریان کرد و دەیانەوێت ڕاوێژکاری تایبەت گەواهی بدات لەسەر لێکۆڵینەوەکە و دەرئەنجامەکانی. ویلیام بار وەزیری داد ڕادەستکردنی راپۆرتەکەی مولەری ڕەت کردوتەوە. ئەو کارەی هانی دەستەیەکی خانەی نوێنەران دەدات دەست بە پرۆسێک بکەن سەبارەت بە سوکایەتیکردنی ویلیام بار بە کۆنگرس. بەڕێوەبەرایەتی ترم بڕیاری داوە بە گشتگیری بڵێ نەخێر بۆ هەر سانسۆرێک و شاید حاڵان و بەڵگەنامەکان هەر بۆیە ئەوان مەسەلەکە درێژ دەکەنەوە و گەرەکیانە هەتا بتوانن درێژی بکەنەوە. ئێمەش بەرەنگاریان دەبینەوە. کۆماریەکان دیموکراتەکان تۆمەتبار دەکەن بە ڕەتکردنەوە و قبوڵ نەکردنی ئەنجامی راپۆرتەکەی مولەر ئەوەی بە زۆری بە دڵی ترامپ بوو. ئێمە بڕی 35 میلیۆن دلارمان لە لێکۆڵینەوەکەی سەرۆک ترامپدا خەرج کرد و ئەنجامەکەشی هیچ پەیوەندی ژێربەژێری دەرنەخست و هەروەها هیچ تاوانێکی دیاریکراویش. جا هەموو ئەم هوروژاندنانە لەو بارەیەوە بۆ ئەوەیە دیموکراتەکان بڵێن ڕەنگە سەرۆک ڕێگری لە یاسا کردبێت بۆ شارنەوەی لێکۆڵینەوەکە سەبارەت بەو شتەی سەرۆک نەیکرد بوو. هەر بۆیە ئەمە نابەجێیە و ئەمریکایەکان ئەوە دەزانن. دیموکراتە ناودارەکانی نێوخانەی نوێنەران لە دژی مەسلەی تۆمەتبارکردنی سەرۆک بوون بەڵام هاوکات ئاگاهی دەدەن کە ڕەنگە کۆشکی سپیتەگەرە بخاتە بەردەم ئەو سەرپەرشتەی کۆنگرس کە درێژەی هەیە. کۆماریەکان هەموو ڕۆژێک ڕێگریکردنیان لە یاسا دەخەنە ڕوو بە پێشگوێخستنی فەرمانی چوونە بەردەم دادگا بۆ ئەوەی بڵێن نابێت کەسانێک بێن و قسە بۆ کۆنگرس بکەن بۆ ئەوەی ئەمریکیەکان ڕاستیەکان بۆ دەرکەوێت. ترامپ دەڵێت هەوڵەکانی دیموکراتەکان دەرئەنجامی پێچەوانی دەبێت. دیموکراتەکان ئێستا دەڵێن شتی زیاترمان دەوێت. لە ڕاستیدا ئەمە سوودی ئەوان تێدا نییە چونکە ئێستا ئاماری ڕاپرسیەکان هەرگیز پێشتر بەم جۆرە لە بەرژەوەندیمان نەبووە. هاوکاتی ئەوەی دیموکراتەکانی خانەی نوێنەران بەردەوامن لە دانوستان بۆ ئەوەی مولەر گەواهی بدات لە هەمان کاتدا کۆمیتەی هەواڵگری سەنات بە ڕابەرایەتی کۆماریەکان خەڵکانێکی زۆریان لە واشنگتن سەر سوڕهێنا بە بانگێشتکردنی کوڕەکەی دۆناڵد ترامپ بۆ گەواهیدان وەک بەشێک لە لێکۆڵینەوەی دەستەکە سەبارەت بە دەستوەردانی رووسیا لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکای ساڵی 2016دا. هەرچەندی ئەمریکا جەزایên ئابووری li dijî Îranê zêde dike jî hîn çalakiyên bazirganî li ser sînorê Iraq û Îranê berçavin. Lê tirsa karsazan ew e ku gera bêya cezayan bandoreke rasterast bide ser karê wan. Agahiyên bêhtir di vê raportê de.
تا دێت ئەمریکا گەمارۆکانی لەسەر ئێران تونتر دەکاتەوە. بەڵام هێشتا دەواازە سنووریەکان جوڵەی بازرگانیان تێدایە، هەرچەندە ترسی داخستنی دەواازەکان بە ڕوخساری بازرگانەکانەوە دیارە. ئێمە وەزعمان شڕە بێت چونکە ئێمە هیچ ئیشێکمان نامێنێت لەم مەرزە ئەترگەرە بچین سیارەکان لە ماڵ بخەوێنین. لەخوا وەزیە ئەمڕۆ بار زۆرە، زۆربەی بارەکان هین ئێرانە، بەخوا ئێران نەبێت ئێمە هەرمومان لە برسی ئەمرین. لە ئێستادا هاوردەکردنی کەرەستەی بیناسازی لە ئێرانەوە قەدەغە کراوە. بڕیاریشە لە ڕۆژانی داهاتوودا هاوردەکردنی شووتی و هەندێک خۆراکی تریش ڕابگیرێت. بڕیاری ڕاگررتنی ئەو کاڵا و خۆراکانە بڕیاری حکوومەتی عێراقن، بەڵام بەشێک لە بازرگانەکان تا ئێستا شوا دەزانن ئەو بڕیارانە پەیوەستن بە گەمارۆ ئابوووریەکانی سەر ئێرانەوە. بەچاوە بینڕێ ڕۆژانە بارکەمەکە بار نامێنێ مەسەرەن چەمەندۆدا نەماوە هەمووی چووەتە ماڵی خۆی سیارەی داناوە بێ ئیشە. لە مەرزی پەرێزخانە بەیانی دووبایانی شووتی ئەبەسرێ دی شووتی نایە دێرانەوە شووتیش نات بازار گرانەوێتەوە بازار شار گرانەوێت و وەزعگە باش نییە. گەمارۆکانی ئەمریکا بەهای تمەنی ئێرانی بە تەواوەتی دابەزاندووە، بۆیە لە ئێستادا بازرگانە ئێرانیەکان بە دۆلار شمەک و کاڵا بە کڕیاری عێراقی دەفرۆشن. بۆ حەساری کە خراوەتە سەر کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی هەمووی لە بزۆری مادە نەوتیەکان ئەگرێتەوە، هەندێ مادی کانزایی باڵا ئەگرێتەوە بە تایبەتی ژە ناو بەندەرەکان هاتووی پێکرێت. ئەوەی کایە سەبارەت بە کاڵای ئێرانی تەسیراتی کەوتوی نەکردووە، ئەوەی کە پەیوەستە بە هەندێ مادەیشە حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمە خۆیان قەدەغان کرد بۆ نەسادەتریان ئەگەڕێتەوە بۆ قەدەغەکردنی چیمەنتۆ لە یەکی پێنجە بەتاڵەتی نهاتە ناوارێمەوە. ئەنجا هەندێ مادەیە هەلا هەموو مادە پێداویستی لە پلاستیکەوە تاگاتە مادە شیرەمەنیەکانیان هەموو پێداویستەکانی تر ئەوەیە کە تعریفەی گومرجی عێراق و هەرێمی کوردستان بە یەکەوە تاریفەکان زیاتر کردو، وای کرۆ کە جۆرێک لە ئاڵۆگۆڕی بازرگانی بۆ فترێکی زەمەنی بەخۆی ببینی. ئەجینا ئەوەی کە تایبەتە بە تەحریمەوە کاریگەریی ئەوتۆی نییە لەسەر ئەو جوڵەیی کە مادی ئێرانی بێتە ناو هەرێمی کوردستانەوە. هێشتا گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران نەبووەتە هۆی پەکخستنی جوڵەی بازرگانی لە دەواازە سنووریەکاندا، بەڵام بازرگانانی عێراق و هەرێم دەترسن قۆناغی داهاتووی گەمارۆکان لە کاری بازرگانی دایان بڕێت. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، دەواازەی پەروێزخان. سەرۆک ترامپ لە ڕۆژی دووشەمە بۆ خانی بەربانگ لە کۆشکی سپی بانگهێشتی باڵویزان و دیپلۆماتانی وڵاتە بە زۆرێنە موسڵمانەکانی کرد. ترامپ ئاماژە بە ڕەمەزانی کرد وەکو مانگی چاکەکاری و پەیوەندی نێوان خانەوادەکان و کۆمەلگاکان، ئەو هەروەها باسی لە زاڵبوون بەسەر ڕەگەزپەرستی و توندوتیژی کرد کە لەم هەفتانەی دوایەدا کاری کردوتە سەر کۆمەلگاکان لە ئاینە جیاوازەکان. و ترامپ وتی دڵمان پڕ لە غەمە بۆ ئەو موسڵمانانەی لە نیوزیلاند کوژران و هەروەها جوو و کریسیانەکان و مناڵانی تری خوا لە سریلانکا، کالیفۆرنیا و پێسپەرگ. ئەکرەم ئیمامۆگلۆ سیاسەتا ترکی هەژاند دەما دەهەڵبژارتنên شارەداریya Stenbolêda bi serket û serdestiya 25 salan Partiya Serok Recep Tayyip Erdogan bi dawî anî. Wî berîkêmî mehekê karê xwe wergirt û di vê dema Kurd de wî xerşkirinên zêde ji aliyê berpirsên bajêr ve aşkere kirin. و پاشان ئەنجومەنی باڵای هەڵبژاردنەکان بە پێچەوانەوە فەرمانی دووبارەبوونەوەی هەڵبژاردنەکانی دا و ئیمامۆغڵۆ لەسەر کار لادرا. Ekrem İmamoğlu serfraziya xwe mezin bi gera İstenbolê pîroz kir bo lehevkirinek civakî û davîkirina dabeşbûna siyasî ya Kur ya Tirkiye sozda. Lê şaredartiya İmamoğlu tenê 19 rojan berdewam kir. Komisyona bilindiya hilbijartinê YSK biryara betalkirina û ji nûvê da pêk anîna hilbijartina da. Biryara YSK pişvanî da iddiayên Erdoğan yên ku İmamoğlu bi hîleyan serketiye. Bu tarihe kara bir leke olarak düşecek. Ev derbare ku ew ê di dîrokê da wekî lekeyeke reş nivîsandin. Ev gelek zelal e. Bo vê ez gelek xemgînim. Ev ne xemgîniyek şexsî ye. Ev xemgîniyek bo civakek ferehtir e. Lê serrastkirina vê xeletiyê li ser me ye. O aniha ev vê tekoşînê dimeşînin.
بەتاڵکردنە هەڵبژارتنên li kolanên Stenbolê bû sedema nerazîbûnan. Dema ji nûvê da pêkanîna hilbijartina nêzik dibe li serenserî Stenbolê xwepeşandan jî didomin. Tek başına İstanbul seçimi olmayacak. Ev aşkira ye ku ev helbijardin tenê di derbarê İstanbolê da ye. Ev hem helbijardinek herêmî hem jî têkoşînek bo demokrasiyê ye. Ji ber vê jî ew ê kempîna me pir mezintir bibe, bi sed hezaran mirov wê bejdar bibin. Serfiraziya İmamoğlu ya Stenbolê û peyama wî ya hewandina civakî di partiya wî CHP da zindîbûnek pêktîne. İmamoğlu yê bi malbatekî re fitara xwe vedike ji ber ku ji paşerojek pareskarî tê ji nakokiyên navbera layık û oldaran de bi rehetî derbas dibe. Aslında şu anda partiler üstü bir Ev aşkira ye ku ev tiştên em di nav dane ji bilî etevahiya siyaseta partiyan e. Lewma li hevkirina civatê yê girtîkirina wan dibe ku bibe derfetek û bibe rohek zindîtir û piştî vê dibe ku ev li ser aboriyê, perwerdeyê û li ser aştiya civakê û azadiyê bandor bike. Eger tu li tevahiyê binêrî ew ê her tiştek pir xweş bibe. Heta çend mehên borî navê İmamoğlu yê şaredarê bajarokekî dûr bû tenê çend kesan bihîstî bû. Lê anniha dema ku Tirkiye amadekariyên bo hilbijartina Stenbolê ya Hezîranê da dike dibe ku İmamoğlu bo Erdogan bibe gefa herî mezin ya li Tirkiye. بردنەوەی ئەکرەم ئیمامۆغڵۆ کاندیدی جەهەپە لە ئێستانبول وەکو دەوترێ بوومەلەرزەیەک بوو کە ڕەوشی ڕامیاری تورکیای هەژان و ئەردوگانی لە خەو ڕاچەڵەکان. ئێستاکە ئاکەپە ئەردوگان داوای دووارەبوونەوەی هەڵبژاردنەکان دەکەن و بوو چشخنە سەر ئەم پرسە نیاز حەمەد برایم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە تۆرنتۆی کەنەدا لە گەڵماندایە. کاکە نیاز خۆش هاتنەوە بۆ بەڕامەی کورکۆنێکشن. ئەردوگان ئەمە یەکمین جار نییە داوای دووبارەبوونەوەی هەڵبژاردنەکان دەکات. چ شانسیکە هەیە خۆی و پارتەکەی ئێستانبول لە جەهەپە وەربگرنەوە؟ پێشەژی سلااو ڕێزم هەیە بۆ بەڕێستان و هەروها بینەرانی خۆشەویست. یعنی شانسی ئەردۆغان شانسی کەمە ئەگەر هاتوو ئێرهاب و تەزویر بەکار نێنێ بە شێوەیەکی زیاد لە پێویست. لە بیرمانە لە ساڵی 2015 دیسان لە حوزەیرانی 2015 نەیتوانی بەتەنیا حکومەت تەشکیل بکاتن کورد یاخود بڵێن هەدەپە هەشتا کورسی زیاتری هێنا بۆیە وای کرد کە ناچاری کرد کە ئەو حکومەت تشکیل نکاتن و دووبارە ئینتیخاباتی پێشینە دەست پێ بکاتەوە. بەڵام پێش ئەو ئینتیخابات دەست پێ بکاتەوە لە تشرینی کە لە مانگی نۆڤەمبەر ئەنجامدا 2015 پێشەوەی بە مانگێک یەک لە کردەیەکی تیرۆریستی لە ئەنقەرە لە ناو هەوادارانی هەدەپا ئەوانەی کە بانگەشەی هەڵبژاردنیا دەکرد ئەنجامدا و زیاتر لە 500 کەس شەهید و بریندار بوو. کاکە نیاز ئەردوگان و ئاکەپە لە دووبارەبوونەوەی هەڵبژاردنەکانی ساڵی 2015 وەکو خۆت ئاماژەت پێ کرد بەرامبەر بە هەدەپە کە هێشتا نیشتنگەوەی خود کورسی بەدەستی نابوو بردیانەوە. ئەردوگان ئەم جارە چ جورە ئامرازێکی بەدەستەوەیە بۆ ئەوەی لە مانگی ئایندە لە جەهەپە بباتەوە؟ ئەمدەرە گۆڕاوە ینی هەلو مەرجەکە گۆڕاوە بەوەی کە ئۆپۆزیسیۆن یاخود بڵێن ئەو بەرەی دژە ئەکەپە مەهەپە بەرەیەکە یەکگرتووە هەر دوێنێ پارتەکانی معارەزە ئەوەی کە تەنانەت کە کاندیدیان هەبوو پێشتر لە بۆ سەرۆک شارەوانی ئەستەمبۆڵ بڕیاریاندایە کە هەموو کاندیدەکەیان تەنها ئەکرەم ئیمامۆغڵۆ بیدن و پارتی سەعادەت کە لەستایەکی دەنگەکانی هێنا ئەو بە ئاشکرا ئیعلانی کرد کە دەنگەکانی خۆی دەداتەوە ئەکرەم ئۆغڵۆ و ئیمامۆغڵۆ و هەروەها هەدەپەش دووبارە ینی بڕیاریدایە دووبارە دەنگ کە ملیۆنە و 200,000 زیاتر دەنگدەری هەیە لە ئەستەمبۆڵ ئەویش دەنگداتەوە کاندیدی جەهەپە. ئیمامۆغڵۆ دەڵێت لەو 19 ڕۆژێکە لەسەر کار بووە لە گەڕانی دەبە ناو ئەرشیڤەکاندا زۆر شتی بۆ دەرکەوتووە کە وەکو دەڵێت بەنیازە وەکو تەقەمەنی و جەبەخانە لە 23 مانگی 6 بەکاری بهێنێ. لەو بڕوایدا ئەو شتانەی
ئەڵمانیای بەدەستی کەوتووە یارمەتی لە بردنەوە بدات؟ بەڵێ بەتایبەتی لە مەلەفی گەندەڵی یعنی یانبوونی بندیوار کە لای خۆمە بە بندیوار ناودەبردرێ دەیان هەزار کەس لە ئەکەپەیەکان لەسەر بەلەدیە دامەزراون و بەڵام بێکارن و هەروەها سەدان یاخود بڵێن هەزاران پرۆژە تەنها لە ساڵی 2010 وەهمیە یعنی تەنها لە سەوەرەقەیە و بەس پارەکەی سەرکراوە یعنی ئەوانە هەموو ئەو مەلەفانە هەموو کەوتوتە ژێر دەسەڵاتی ژێردەستی و پێشم وایە دەبێ بەکاری بێنێتن وەکو چەکێکی زۆر بەهێز بۆی ڕایگشتی کاکەنیاز داواکردنی ئاکەپە و ئەردۆغان لە دووبارەبوونەوەی هەڵبژاردنەکان هاوکات بوو لەگەڵ سەردانەکەی ئۆژەڵان لەلایەن پارێزەرەکانیەوە ئایا بەیەکەوە گرێدراون وەشیانی هەیە ئەمە کار بکاتە سەر دەنگدەرانی کورد یان ئەمە شتێکێکە لە تاکتیکەکانی ئەردۆغان؟ ئەوە تەکتیکە لە تەکتیکەکانی ئەردۆغان بەڵام سەر ناگرێت چونکە ئەوەی کە کراوە لابردننی گۆشەگیری نییە تاواکو بتوانێتن ینی تعاتفی کورد یان سۆزی کورد بۆ لای خۆی ڕاکێشێ بەڵکو زیاتر کورد دەنگدەران هەدەپە زیاتر مقورتر دەکاتن لەسەرەوەی کەەوە سزای بدەن چونکە ئەوان هێشتا ئەفرینیان لەبیر نەچوون. باشە نیاز هەمەد براهیم لیەکەڵ ڕوو چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕامەی ئەم جارەی کورد کۆنەکشن. سپاس بۆ چەل پێنجی ساڵی بەرێ چوونە ئەڵمانیا ji بۆ کوردان خەونێک بوو ku زوو زوو پێک نەدەهات. ڕۆژە ئیرۆ لە باژارê Bonê tenê bi de hezaran Kurdên Sûriyê ku piraniya wan ji bajarê Efrînê ne dimînin. Min li Bonê serdana hin malbatan kir ew tevlî civaka Almanî bûne lê Efrîn hîn ji bo wan welatê berê û paşê ye. Mero mir di nava xwe de bimirî. Welat. Apê Cim yekem Efrînî bû ku di salên şêstî de hate Almanya û li bajarê Bonê bicih bû. Ew di notsaliya xwe de jî hîn plan dike ku vegere welêt û li bajarê xwe Efrînê serê xwe bo cara dawî deyne. Naku abdê bes gedorim em kar ez û kulfetî xwe em bila bilûr bimirin. Nav miletî xwe serî te hêşî dihek cîran li te kom dibin. Tî çûnî tu çi dikî kîra te dê şewekî hekîma. Yani îşaretiyê me ê Kurda dewlemend e. Vê dewlemendiya pêwendiyên civakê hiştiye ku nifşên piştî apê Cim jî bi Efrînê ve bên girêdan wek endizyar Welîd Şêxo ku 28 salên wî li Almanyayê lê dibêje ew hîn Efrînî maye. Ciyanê me hîn Efrînî ye, xwardinê me hîn Efrînî ye. Rojanî heger zêtê Efrînê ez venaxim û zêtûnê Efrînê naxim bi rastiya venahesim. Vêca zarokê me jî zimanê Kurdî diaxifin, em li hindirin. Erê em li vir ketine civat û întegrasyon me ra çêbiye, me cinê bilind jî standine, em akademî ne, em yani li vir xelkê Alman jî em şêwayê akademî wan pê dixin, civatê me, nêviyê me heve, lê em Efrînî man. Herçendî Bon ji bo çar nifşên koçber û penaberên Efrînê bûye hembêzeke germ û aram lê salên dur û dirêj nikarîbûn hestê xerîbiyê ji nav bibin. Em li vir tim xerîbin, li welatê dinyayê tev de em xerîb dimînin. Yekil ku derê mezin bibe li wê derê bibe ew welatê wî. Welatê bav û dêya dimîne welatê yekî. Wekî din welatê din welatê xerîbî ye. Navê Efrînê tenê warê gotin bes e. Efrîn welat e, Efrîn gund e, Efrîn her tiştek e, her tiştek di hayatê me de Efrîn e. Em li vir jî em li vir dişalin vê cihî de Kurmanc pir in, Kurd pir tên vi derê. Bes ema çixas bibe yani. Çixas bibe Efrîn wekî dibên tiştekî başqa ye. Lê Efrîniyan niha xerîbî jî ji bîr kiriye. Piştî kontrolkirina Efrînê ji aliyê Tirkiye ve êşa wan bihtir bûye û ew êdî li ser kes û nasên xwe yên li wir bixemin. Yani erê wextê ku me re derdikefe tim çavê me re li wê derê. Lê niha bi rastî me ew tişt ne ji bîr kirî lê me daya aliyekî em tiştekî din. Yani tenê dibêm ev kesê dile Efrîn mane.
بلا ژیانێکە وەک دخوازن بژین بلا هەر ناو ماڵ و ملکی خەوەرن یعنی ئاپێمت گوندەی خوادا ساڵێکی نکانی ماڵە خۆدا ڕونشت بوو بەر کویەکی چەکدار ماڵێدا دناڤەرە باژارê Efrînê û Bonê de revenda Kurdên Efrînî yên ku ji mara wan derdora 20,000 kes e li vir gelek xewn hilawêstin e û bihêvîne ku rewşa bajarê wan aram bibe û bi kêmanî yên ku li nava welêt bêşûnwar bûyî vegerin cihûwarên xwe. ناوەندی بۆ کۆڵێنەوەکانی استراتیژی نێوەندەوەیی باسێکی لەبارەی مێژووی لەشکری ئەمریکا لە شەڕی عێراقدا لە نێوان ساڵانی 2003 تا 2011 کە لە دوو بەردا بڵاوبووتەوە ڕێخست و بەشی کوردی دەنگی ئەمریکا لەوێ بوو ئەم ڕاپۆرتەی بۆ ئامادەکردوین. کۆڕ و کۆبوونەوەی شیکاری پرۆسەی داگیرکردنی عێراق لەلایەن شارەزایانەوە لە واشنگتن پاش بڵاوبوونەوەی دوو بەرگی پەرتوچێک بە ناوی لەشکری ئەمریکا لە شەڕی عێراق کە لەلایەن جەنراڵەکانی شەڕەوە نووسراوە دوای تێپەڕینی 16 ساڵ شارەزایان دەخوازن دەست بخەنە سەر کەم و کورتیەکانی سوپاکەیان و ئەو گرفتانەی لە وڵاتێکی پڕ لە کێشمی عێراق ڕوبەڕوویان بۆتەوە. ئەمریکا هاوکاری دەکرد لە نێوان هەموو لایەنە سەرەکیەکانی عێراقدا هەرزوو گەیشتینە و بڕوایی کە نازانین ئەو خەڵکە چۆنن زۆر ڕاشکاوانە شتی خراپمان لەلایەن هەموو لایەنەکانەوە پێدەگەیشت هەر یەک شتی خراپی لەسەر لایەنی تر دەوت تەنانەت ئەو هێزانەی ڕێک خراببوون و خۆیان ماندوو دەکرد و کاری باشیان دەکرد و بووبوونە هێزی نیشتیمانی ئەوانیش لە ڕوبەڕووبوونەوەی گرفتەکانە نەتدەزانی ڕەفتاریان چۆنە ئێمە چوو بووینە وڵاتێکەوە پڕ بوو لە گرفتی ئاینی و نەتەوەیی. جموجۆڵی نێو ناوەندەکانی لێکۆڵینەوە لە واشنگتن و شەن و کەوی ئەزمموی داگیرکاری عێراق لەلایەن ئەمریکاوە هاوکاتە لەگەڵ تونبوونەوەی بارگرژی سیاسی و ئاسایشی لە نێوان ئەمریکا و ئێران بەم دواییانە ئەمریکا 6,000 لە هێزی دەریاوانی لەگەڵ کەشتێ زەبەلاحەکەی ئەبراهام لینکن ڕەوانەی خۆرهەڵاتی ناوەڕاست کردووە. بە پێی زانیاری هەواڵگیریەکانی ئەمریکا ئێران یاخود ئەو هێزانەی لە سووریا و عێراق سەر بە ئێرانن هێرش بکەنە سەر کەشتەکانی ئەمریکا لەو ناوچانە. هەموو ڕێو شوێنێکی گونجاو و دەگرینە بەر لە ڕوانگەی ئاسایشەوە هەروەها توانە سەربازیەکانمان سەرۆک ترامپ کۆمەڵێک بژارەی زۆر و بەرفراوانی لەبەردەستدا. ئایا لێکۆڵینەوە و شیکردنەوەی هەڵەکانی سوپای ئەمریکا لە عێراق لەگەڵ ئەو بارگرژیانە لەگەڵ ئێراندا هەن وەها دەبێ شەڕێکی تر بڕێوە بێ شەڕ لەگەڵ ئێران؟ من وەڵامی ئەو پرسیارە نادەمەوە بە هیوام ڕوو نەدات بەرای من لێکۆڵینەوەکردنی ئەو ڕابردووە لە ئێستادا بۆ ئێمە وەکو وڵات هەروەها پێشم وایە بەشێک لە هاوپەیمانەکانمان هێشتا کێشەیان هەیە لەگەڵ بیرۆکەی دەستێوەردان لە کاروباری وڵاتانی تردا بێگومان داگیرکردنی عێراق وەک بینیمان بەرئەنجامی خراپیشی هەبوو. پێم وایە کاتێک ئەمریکا باز لە ئەگەری ڕوودانی هەندێک قەیران لەگەڵ ئێراندا دەکا گەڕانەوە بۆ وانەکانی دەزوەردان لە عێراقدا زۆر گرنگە زۆر جار شەڕ لە هەموو پێشبینیەکانی ئێمە گەورەترە کە ئەمریکا چۆ عێراقەوە وای دەزانی کارێکی ئاسان و لە چەند هەفتەیەکدا تەواو دەبێت و کاروبار دەدێتەوە بە عێراقیەکان ئەوە تا بۆ 16 ساڵی مۆتەکە ئاسا جا لەوانەیە ڕەوشەکە بەرامبەر ئێران زۆر خراپتر بێ ئێران 3 هەندەی دانیشتوانی عێراق و ڕوبەرەکەشی 4 ئەوەندەی عێراق و 5 ئەوەندەی عێراقیش کێشەی نێخۆیی هەیە. لە ئێرانیش تا دێ هەڕەشەی بەرپرسەکانی لە هەڵچووندایە و بەردەوام شەقام دەجوڵێن وەک پیشاندانی هاوپشتی خەڵک بۆ حکومەتەکەیان هاوکات بەرپرسانی ئێران هەڕەشەی سەر لە نوێ دەستپێکردنەوە بە بەرنامە ناوەکیەکەیان دەکەن هەرچەندە سەرۆکی ئەمریکا سەرڕای دووپاتکردنەوەی پاراستنی ئاسایشی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە شەڕی ئێران بژاردەی تریشی لەبەردەستدایە. ئەوەی پێویستە لە سەریان بیکەن ئەوەیە پەیوەندی پێوە بکەن و بێین دابنیشین دەتوانین ڕێک بکەوین و ڕێککەوتنەکی ڕەواش بێت ئێمە تەنها ئەومان دەوێت چەکی ناوچیان نەبێت ئایا ئەمە زۆرە کە داوای دەکەین؟ هێشتا ئەزمموی چەند ساڵەی ئەمریکا لە عێراق لە بۆچوونی زۆرەوە ئاڵاوە ئەگەر وتوێژ و ڕێگەی دیبلۆماسیەکانی نێوان ئەمریکا و ئێران کلیل و قوفلی لێ بدرێت داخۆ ڕەوشی سیاسی و سەربازی و ئابووری ناوچەکە چی بەسەر دێت؟ یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. هەر ساڵ دێناڤەرە 10 و 16 مەها گولانێدا هەفتەیە جیهانی یا خۆدی پێویستیên تایبەت تێ پیرۆزکردن. راپۆرتا مەیە بێ ji bajarê Waneyê li dor keçeke 20 salî ye bi navê Nûrcihan Arvaz ku şiyanên wê yên mûzîkî hene. Her sal di nava 10 û 16 gulanê da hefteya astengberan ya cîhanê tê pîrozkirin. Di vê hefteyê da ji bo pizgirêkên astengberan werin rojevê hin çalekî tên li darxistin. Li Tirkiye mixabin derfetên astengberan ku tevlî nava jiyanê bibin gelek kêmin.
لê dema derfet çêbû di nava wan da gelek cewher jî derdikevin holê. Li bajarê Wanê astengbera dîtbarî û hişbariyê Nurcihan Arvasya 20 salî yek ji wan mînaka ye. Arvas li Akademiya Jiyana Bê Asteng ya Şaradariya Riya Armûşê da bi muzîkê re alaqedar dibe. Navê min Nurcan, ez 20 salî me. Ez tema hînereke müzîkê me. Ez piyano lê didim, gitar lê didim. Ney haşitkem, pêrê haşitkem, gitar haşitkem. Arvas ku ev salekê dest bi kar û xebatên muzîkê kiriye, tevî çend enstrûmanan di heman demî da bi zimanên cûr bi cûr jî stranan dibêje. 1, 2, 2, forget so retalai ein fortune. E canan ey dermanan e canan ey dermanan. Mamosteyê muzîkê yê Akademiyê Baran Atabay destnîşan dike ku Arvas diwarê muzîkê da pir pêşketiye. Li muzîkê gelekî jatiye. Li gitarê lê dixe, piyano teze dest pê kir, blok flût lê dixe, dengê wî jî gelek xweş e. Atabay anî ziman ku ji bilî yetenekê muzîkê taybetmendiyeke cuda jî li Arvasê heye ku guhên wê gelek hesas in. Nav taybetiya Nurcihan aliyê muzîkê li milyonekî insanê de yekê da heye. Ew jî li guhdarkirinê heta paya herî bilind e. Ew jî şansa me ye Nurcihan li vê derê ye. Nehe mamoste û malbata Arvasê bendêne ku ev yeteneka wê ya hêja were kifşkirin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. کاسەڵح مرۆڤ بە ژیانە بە هیواوە دەژێت و هیچ شتێک نییە کە ڕێگری لێ بکات نورجانش دەنگی خۆشی هەیە دەبێت گوه یعنی بەرپرسی دەبێت گوه بدن خودی بەهرەین وها تایبەت بێنەر هێژا لە بەرام دەگەن داویە کورد کنەکشنە نها هەتا جارە بێ ببینن دناف خێر و خۆشیێدا بمینە خۆش.